دیدارە پارتیان سیاسی ئەنجومەنە نیشتیمانی کوردی لەگەڵ جەنابێ سەرۆکی هێژە خۆشەویست کاک مەسعود بەرزانی جوینەکە پڕ گرنگ بوو مهم بوو دەرفەتێکت قۆناغێکە گرنگش بوو وڵاتی مەژی ئەنجومەنە نیشتیمانی کوردی دا خویاکردنش جەنابێ ویرە یعنی بارەدۆخی وڵاتی ما هەندور دەچیە و تەنگاویەک و دوارێ ئەمنی و ئابووری و اقتصادی تەنگاویە سەر وڵات و سەر خەڵکی هەروەسا مژولبوونە ئەنجومەنە نیشتیمانی کوردی دوێ قۆناغا هەدا جوینێن گرنج بۆ خاترێ کۆنگرێ نیشتیمانی کوردی بێ چارە بێدا مەزراندن بەرگەنامێ و وەسیقێ و کارێوێ کاروبارێ خوا ئەلمەتی جەنابێ سەرۆک کرد هەروەسا نامەیەکەش پەنابەرێ مای سووریژی هەبوو سەر معانات و تەنگاویە گول سەر پەنابەرەدات مەسلەی ئیقاماتەدات مەسلەی مەدرسەدا کارنوها ئەوژی ما ئەو دەنگێوا گەهاند جەنابێ سەرۆک ژێکیژی ئەوی داخویاکردن پشتەوانیە خۆ ئەنجومەنە نیشتیمانی کوردی و خەبات ئەمە بەردەوامیە خەبات ئەمەش بۆ خااتێ مافێ گەلێ مای ڕەوان مافی وڵاتی کوردندری کوردستانە سووریەدا تەکەس کرد خاڵە سەرەکە ئەوە یەک ڕێزیت نابێنە هەندورای ئەنجومەنە نیشتیمانی کوردی دا و ناپارتیوێدا هەبێ ناپێکاتەوێدا هەروەسا نسبەتی پەنابەرە وانژی گوتێ تشتێ سەلاحیاتێ هەرێما کوردستانی بن هەمجی ئامادە نەگۆ چارەسەر بکەن ئەما تشتێک گو ساڵحەیە هەرێم وەکو دەوڵەتە عێراقی بن ئە تشتێکی دیە لێ تشتێک گو عایدێ هەرێما کوردستانی بن نسبەت پەنابەری سووری ئەهلێمەنە و برایمەنە و ئیشادا گەلێکی کوردی سووریا و خەباتاوا و هزرێ نەتەوی گەشی بلندلبەر ناو وڵاتی کوردی سووریادا یا گوهەی